ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێکیکە لەگەڵ ئێوەی ئازیز بەیەکە گەمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تری بەرنامەی پانۆرامای هەواڵەکانی هەفتە. بۆ ئەم بەرنمەیەش وەک بەرنمەکانی پێشوو هاوکارم هەیە ئەم جاریان هەردوو ستافی بەرنمەکە هاوڕێ گۆنا سەعید و هاوڕێ هیوا عومەر هاوکاری منن بۆ پێشکەشکردنی بڕگەکانی بەرنامەی ئەم هەفتەیە. ئەوەی دامان ناوە کە بچینە سەری و باسییان کەین کۆمەڵێک هەواڵی گرنگن کە پاژماوەیەک بە زانیاریەوەی ئازیزیە گەێنم. بەخێرات ناوڕێ. شەماڵ سڵاو بۆ تۆ ڕێهیوا سڵاو بۆ بینەرانی عزیز. هەرژی ئومێدوارم ڕۆژێکی باشتان بوو بێ و بتوانین پێکەوە سەبارەت بەم تەوەرانە کە هەمویان تەوەری گەرم و گوڕن و جێگەی باسی میدیاکانن قسە و باسێک بکەین کە بتوانێت باری سەرنجی خۆمان بە بینەرانی ئازیز بگەینی. ئەو باسانەی کە دامان ناوە کە بچینە سەریان یەکەمیان باسی ئەفغانستانە کە ئێستا باسێکی گەرمی تەواوی میدیاکانی جیهان و تەواوی میدیاکانی کوردستانی هەروە پێوەی مەشغوڵن بۆتە بواری لێکدانەوەی جۆرا و جۆر و دەربڕینی تێڕوانی جۆرا و جۆر و ئەوەی کە هەر کەس تێگەیشتنی خۆی لە ڕووداوەکان و لە مەسایلەکان دەمەزەر دەکاتەوە و ئەم باسی ئەفغانستانە کاتە بەڵگەیەک و بیانوویەک بۆ ڕاست و دروستی تێڕوانینەکانی. ئێمەش لێرەوە لەو تێڕوانینەی کە هەمانە بۆ بارودۆخەکان و بۆ پەیوەندیانی لە دنیای هەیەوانەی ناوچەکەیە هەیە هەوڵەدەین باری سەرنجی خۆمان بە بینەران بگەینین. باسی دووەم سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراقا قسەی بایکۆت و قسەی بەشداریکردن و ئەوانە دووبارە ماوەیەشی تر گەرمە بێتەوە. من پێم خۆش بوو کە لەم بابەتەشەوە نەزەری خۆمان دەربڕین و بە بینەرانمان بڵین ئێمە چۆن بیرەکەین و یاخود بەرحاڵ پرسیار بوروژێنین ئەگەر نتوانین جوابیش بینەوە بە پرسیارەکان پرسیار بوروژێنین کە هەڵوێستی دروست سەبارەت بەم بەناو هەڵبژاردنەکە من ناوینان ئەم هەڵبژاردن لە عێراقات چییە. سێمین مەسەلەش دیارە ئەو خۆپیشاندانە بوو کە لە هەولێر ڕوویدا یاخود بەگشتی قەیرانی ئاو و ئەو کاردانەوەیە کە جەماوەر لە خۆیان نیشاندا لە هەفتەی ڕابردووە کاویش بۆ خۆی دیارە دیاردەیەکە لە گەلێک لایەنەوە لە گەلێک لاوە شتی تازەی تایە کە پێویست بە خوێندنەوە کە من ئاگام لێ بوو کە هیوا بۆ خۆی هەندێک خوێندنەوەی خۆی نووسی بوو لە سوۆسیال میدیا پێم خۆش هەر لە بە سەبارەت بەوانە قسە و باسێ بکەین. هەوڵدەین فریاش بکەوین قسەیەک لەسەر دۆخی کارگەرانی کوردستان بە تایبەتی لە پەیوەند بە کارگەرانی خەستەخانەی ئیماراتی لە هەولێر بکەین ئەگەر پێڕاگەشتین ئەگەر نا حتمەن باسی دۆخی کارگەرانوانە باسی سابتی بەرنامەکانمانە بێت لە داهاتوە چینە سەریان و ڕەنگە نمونەی تریش هەبێ لەو بابەتەوە ئاماژەی پێ بکەین. زۆر چاکە بچینە سەر مەوزۆی ئەفغانستان باسەکان زۆر گەرمەوە خەریکە ئیتر دنیا بەڕاستی باسی تری نەماوە ئەمڕۆ لە ئەخبارەکان لە دوێنەوە لە غێری مەوزۆی تالیبان و هاتنی تالیبان و ئەوانە و گەلێک پێیان وایە شۆک بوون و کە شتە چاوەڕوان نەکراو بووە هەتا فلیمی مەسەلەن دوو مانگ پێش ئێستا مانگە پێش ئێستەی بایدن لێدەنەوە ئەڵێن ئەسڵەن شتی وان نابێ ئەسڵەن ئەم 300,000 چەکدارمان هەیە چەکدارمان کردوون بە باشترین سیلاح و ئەوانە بەڵام ئەتوانن بەرگە بگرن مقاومت بکەن و ئێمە ئەو پاشەشەی کە یەکەی نەمە ناکاتە ئەمە بەڵام حقەتەکەی ئەوەیە کە ئەمانە هەمووی زانرا و بۆ هەمووی بۆ خۆیان ئاگادار بوون کە ئەمە بەرەو کوێگا کەسێک کە خوێندنەوەی دروستی هەبێ بۆ ڕووداوەکان دیارەوە تا بایدن خۆشی پێشەوە گزارش هەیە راپۆرت هەیە کە راپۆرتی دقیقی لە دەستگا مخابراتەکانی خۆی و پێگەیشتووە کە نەخێرەوە حکوومەتی ئەفغانستان بە مجرڕە چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا هەرس دێنێ و هەر تیتۆکەی بەلایە کاچێتوانە و تالیبان نەتوانێت دەسەڵات بگرێتەوە. بازەکرێکە گوایە تالیبان ئیتیفاقاتێکی لەگەڵ ئەمریکا و غەربا هەیە کە ئەم جارە ئیتر لە بەرامبەر خەڵکی ڕەش و ڕوت و زەحمە چێژ بە تایبەت ژنان و مناڵانی ئەفغانستان هەرچی پێخۆشە بیکە بەڵامی تر توخنی ئەوە نەکەوێت تیرۆر نەکەوێت و نەبێتە مۆڵگەی تیرۆریستان و جارێکی تر تیرۆریستان نەتوانن بیکەنە پەناگا بۆ تەختی کێشان و نەخشە کێشان بۆ کاری تیرۆریستی و ئەوانە تا ئەمڕۆ چین بە ئاشکرا زۆر بەڕوون و ڕاشکاوی چین دیارە لە هەمووان ئاشکراتر و ڕۆشنترە ئیتر ئەو دیارە و دیبلۆماسی توشتە نازانێت تۆزە لە کاری دیبلۆماسی وشتا تازەیە
وتی بارحاڵ نێڵن تیرۆریستەکان ئیمکایتر هیچ ملاحەزەیەکی تری نەبووی کە هەی بوو چینە لە چین لە بەرامبەر تالیبانە لە نەتەوەی گرتوەکانەوەی نەبنە مۆڵگەی تیرۆریستان. لەلایەکی ترەوە دیارە هەر ئەمڕۆ خەبەر بڵاو بووە کە تقریبان نزیکی چەند سەد کەس لە خەتەرترین و ترسناکترین ئەندامەکانی قاعیدە کە لە سیژنی بێگرام گوایە زیندانی بوون تا ئێستا لە ژێردەستی حکوومەتی ئەفغانستانە تالیبان ئازادی کردن بەرەوە بۆ خۆی ئاماژەیەکە بووی کە پێم وایە تالیبان وا دەرەکەوێت کە تالیبان ئێوێ پەیوەندەکانی خۆی لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستی جیهانەکانە دەمەزەت کاتەوە و بیانهێنێتەوە مەیدان بەرحاڵ ئینە بۆ دواتر بن وەک لێکدانەوەی خۆم پێم وایە تالیبان ناتوانێت بەبێ ئەو جۆرە لە شەڕکردن و لە مواجهاکردنە بژی ئایدۆلۆژیای کە تالیبان هەیەی وە پێکاتێک کە تالیبان هەیەی چ لە ناوخۆی خۆیان لە بەرامبەر خەڵکاوە چ لە دەرەوەی خۆیان لە بەرامبەر ئەوەی کە پیان پێڵن بڵێن کوفری عالەمی و ئەوانە ناتوانێت هەروە بمێنێتەوە حتمما دووبارە ئەبێتەوە سەریەشەیەک و یاخود دەبێتەوە بە هەر حاڵ هەڕەشەیەک بۆ ژیانی ئینسان لەسەر لەم ناوچێ بەڵام ئەوانەگەر بیری لێکەیتەوە ئەمریکا پێڵن ئاخر و ئاوایە بێ بە هەڕەشە مامەعنا و قسەکانیان ئەوەیە جا باشە بۆ هەڕەشە لە سووریاوە نایەت ئەی لە عێراقەوە نایەت ئەی لە لیبیاوە نایەت ئەی لە یەمەنەوە نایەت جاخۆ هەموو ئەمانە مۆڵگەن بۆ تیرۆریزمی دنیای ئەوانە بۆستی بەتەنهاوەی تالیبانە بێ دەستی بەسەرا بژیرەوەنە بەرحاڵ اتفاقاتێکمان کردو و قسەیەکمان کردووە کە لەمە دواو کارە نەکەن کە جاران کردویانە و بەم جۆرە هینەکەن من ڕاستیەکەی ئەوەی زۆرتر لە هەمووان باسانە سەرنجی ڕاکێشام و ئێستاش بە زووترین کات فرسەدایم بە ئێوە لەو بابەتانەوە باری سەرنجی خۆتان دەربڕن ئەوەیە کە ئەو لێکدانەوانی کە لە کوردستانەکرێت ینی دوو تێڕوانین هەیە یشتیانەوەیە کە ئێستای تر ئەمە هەڕەشەیەکە لە کوردستانی ژەکرێت و کوردستان لە بەردەم هەڕەشەی تیرۆرایە و تالیبانێکی تریش لە کوردستانی امکانە دروست بێت و پێک بێت و ئەوانە کە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لە مەدای منزورە هەڕەشەیەکی وا نابینم ڕاستە ئیسلامی سیاسی تیرۆریزم هەمیشە هەڕەشەیە لە هەموو کۆمەلگاکان و لە هەموو دەوڵەتەکانی ناوچەکە بە کوردستانیشەوە و داعشیشەوە تا لە پەنا دەستمانایە بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە وەکو تالیبان بتوانن ئەو کارەکە تالیبانەی کا بە سەر ئەفغانستانی هێنا لە زەرفی سێ ڕۆژە حکومەتێکی لە بنهێنا و گەیشتە قەسری جمهوری ئەوە بۆ داعش و بۆ هاوشێوەی داعش و بۆ تالیبانەکانی کوردستان ممکن نابێت لەلایەکی پێشەوە شعورەکەی کە بەشێک لە میدیا و ئەوانە لەوات چ لە سەفارەتی ئەمریکاوە تەوجیهاتیان بۆ بێ کە بڵێن چی و نەڵێن چی بەڵێ ئەگەر دەسەڵاتی کوردستان و ئەمانە هەروە بەردەوام بێت لە سەرگەندەڵیەکانی خۆی ئەوە ڕۆژێک بێ کە ئەمریکا پشتمان تێکات و بە دەردی ئەو حکومەتە چینکە لە ئەفغانستان بۆیە هەرەسیەنە لەبەر حکومەتەکەی گەندەڵ بوو ئەمانەی لا ئێمەش گەندەڵن بە قسەی ئەمریکا ناکەن لەبەرەوە ئەمریکا ڕوا بەجێیان نێڵێت و ئەمانیش هەمان چارە نووسیانە بێ یعنی کەئەنە وەکوی ئەمریکا بەشدار نەبێت لەم گەندەڵیایەکە لە کوردستانە هەیە کەئەنە ئەمریکا خۆ جزئێک نەبێت لەو دیمەندە و لەو تابلۆی کە لە کوردستان یا ئەساسەن جزئێک نەبوو بێ لەو دیمەنەی کە لە ئەفغانستانە هەبووە جزئێک نەبوو بێ لەو گەندەڵی کە لە ئەفغانستانە بەرپاکراوە و یان لەو دەسەڵاتی کە دروستی کردووە ئەو دەسەڵاتێکە دروستی کەەکانەوە ئەمریکا تاوانی نییە هاتووە ئێمە بپارێزی خۆ بۆ هیچی تر نهاتووە ینی ئەوە نییە مەسەلەن کە سەفارەتی ئەمریکا جێگای ئەوە بێ مەسەن کۆمپانیا نەوتەکانی دنیا بێن و بە خراپترین عقد و ئەوانە نەوتی کوردستان هەڕاج فرۆشکرد ناوان نییە ئەوەسەن ڕەبتیان بە مەسائلانەوە نییە ینی بەڕاستیە بن هەستەکەم بازێک لە ڕۆژنامە نووسان سەفارەت ئەو ڕۆژەی کە لەگەڵ دەسەڵاتی حکوومەتی هەرێمان ڕێکەوە لەسەر کۆمەڵی عقد و ئەوانە و هەنێک ئەم بڵێن جەردەی و تاڵانکاری نەکە بۆ بەیانە نێرە بە شوێنیانە بووی پیان بڵێ کەوان چەند لەگەڵ ئازادی سیاسیان و چەند لەگەڵ مافەکانی مرۆڤان لە کوردستانەوەمانە بۆی بڕۆن لە ڕۆژنامەکانەوە باسییان کە نەخشەیەکە دەمێکە ئەمریکا هەیەی دەسەڵات لەگەڵ دەسەڵاتە دزیەکەین لەگەڵ جەماوەری اعتراض دەکەین ئەمە سیاستیان بۆ لە ئەمریکای لاتینیشە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دروستەکەین و لەگەڵیانە خەریکی ئەمابی من ئەما بینم بەرحەڵەم دیمەنانە و ئەم قسانە و ئەم تێڕوانینانە کە پیشانە درێن و ئەوانە من زۆر ڕێگومکەریان نەزانم و سەرنجام پرسیاری ئەساسی ئەوەی کە خەڵک چی بکاتەوەوانە لەم باس و تەحلیلانەیە نییە کە من پێم خۆش بوو بچمە سەر ئەو نقطەیە بەڵام بوار بە ئێوادە مەگەر سەرنجێکتان هەیە لەم بابەتەوە بڵێن لەوات ئەم بابەتە کە
کەمێک درێژ بخایانێ ممکنە نیم ساعاتێک قسە و باسی لەسەر بکەین فەرموون هیواجان فەرموون بە ڕوخسەتی ئاڕێگۆنا دەست خۆش شەماڵ چەند ینی تەوەرێکی باش ڕژاند و غێر ڕاستەخۆ لەسەر هەندێکیش تێگەیشتنی خۆدا لە ڕاستیە یعنی من پێم وایە بابەتی ئەفغانستان لە چەندی ڕۆوە ئێمە دەتوانین گفتوگۆی لەبارەوە بکەن و شایانی لە ڕاستی هەڵسەنگاندنە و تا بە ئێستا ئەوەی دەبیندرێ یعنی بەوەی ئێمەشەوە لە ڕاستی هەڵسەنگاندنەکان هەڵسەنگاندنی خێرا و با بڵێن ینی هەڵسەنگاندنی ئانیە و لە هەموو حاڵەتێکە من پێم وایە بابەتی ئەوەی ئێستا لە ئەفغانستان ڕوودەدا چ لە ئاستی ینی ئەگە بگەڕێنەوە بۆ جزرە مێژوویەکەی و چ لەبارەی لە 20 ساڵی ڕابردوو ئەوەی کە لە ئەفغانستان ڕوودا ئەو مۆدێلە لە حکومڕانی و هەروەها بەم شێوازە لەم جۆرە ئەگەمە ناوی لێ بنێم لەو شێوازە لە دەورە تەسلیمکردن لە مابینی ئەمریکا و ڕوتی بزوتنەوەی تالیبان لە ڕاستیە بە تێگەیشتنی من خاڵێک ینی ئێستا لە دوای بەتایبەتی ئەوەی ئیدارەی بایدن کە باسەکری هاتوتە سەردەسەڵات ئەوەی کە تا بە ئێستا لە ناوەندەکانی توێژینەوە باسی لەبارەوە دەکرێت چ لەبارەی عێراقەوە چ لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەوترێت تا بە ئێستا گەڵاڵەیەکی ڕوونی دیدگای ئەمریکی نییە لەلایەن ئیدارەی تازەوە کە چۆن ماوەە لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە بە بارودۆخی عێراقیشەوە ئەوەی ئێستا لە ڕاستیە ئەگەرم قسەی بەشێکی ڕاست بێ بەشی دووەم ئەوەیە کە من پێم وایە مامەڵەی کە کەم لە ڕاستی ئەمڕایە لە میدیا قسە باسی لەسەرەکرێویش ئەوەیە بە تێگەیشتنی من شانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و ئەو ڕۆڵە تازەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیبینی و پێشتر قسە لەسەر پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە دەکرا و دوای ئەم گۆڕانکاریانەی لە ئەوەی پێدەوتێ ناو دوو کەوانە بەهاری عەرەبی و دوای ئەزمموی عێراق و بەشێک لە ئەزمونونەکانی ترکە ئەفغانستان و وڵاتانی تر بینیمان بە تێگەیشتنی من بابەتەکە بریتە لە گۆڕانی خاڵی یەکەمەوە بوو باسم کرد خاڵی دووەم لە ڕاستی ئێمە دەتوانین لە منتەڵقی ئابوووریەوە بە دوای بگەڕێن ئەویش گۆڕانی ڕۆڵی ئەمریکایە لە ناوچەکە من پێم وایە ئەمریکا ئەگەر تا دوێنێ لە ڕێگای داگیرکاری و هێزی سەربازی ڕقەوە هاتوێ گۆڕانکاری لە ناوچەکە و بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکە جێ با بڵێن چێکرد بێ ئەمڕۆ من پێم وایە چیتر پێویستی بەوە نییە بە تایبەتی ئەمریکا ئێستا ینی دەبینی لە هەڵکشانی ڕۆڵی نەرمی چین لە ناوچەکە کە بە ئوسلوبی چێتیرە بۆیە من پێم وایە ئێستا ئەمریکا وا تێ نەگەن لە ڕاستی لە ئەفغانستان کشاوەتەوە وا تێ نەگەین ئەو لیقایی لەگەڵ کازمی کردی لە کۆتایی ئەمساڵ لە عێراقیش دەکشێتەوە بە تێگەیشتنی من ئەوەی بۆ ئەمریکا گرینگە ئەوەیە کە ئەو ڕۆڵی کە پێشتر لە ڕێگای سەربازەکانەوە دەیبینی هات لە ماوەیەک لەو فترە زەمەنی کە لەبەر دەستیا بوو گۆڕانکاری کرد لە پەیکەری ئابووری ئەم وڵاتانە و ئەم بنیادێکی ئابووری بۆ جێبەجێکردن کە ناچاری کردن لە ڕاستیە لە هەموو ئانوساتێکە ئەوان بگەڕێنەوە بۆ ئەمریکا ئەمە خاڵی یەکەم لە ڕاستیە گۆڕینی پەیکەری ئابووری ئەو وڵاتانە بوو و نیولبرالیزم ڕاست یعنی بنەمایەکی دروست کرد کە هەمیشە پێویستیان بە ئەمریکا بێ ئەمە وا دەکا ئەمریکا لە ڕاستی چیتر پێویستی نەبێ چی لە ڕێگای سەربازەوە تەواجودیە بێ ئێستا لە ڕێگای سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی لە ڕاستیە هەموو ئەو بەرژەوەندیانی ئەمریکا لەم ناوچانە جێبەجێ دەکات و خاڵی سێمەوەی لە ڕاستیە ئەگەر سەیری هەر پەیوەست بەم خاڵە مەسلەی چەک و تفاقی هێزەکان بکەین چ لە عێراق و چ لە ئەفغانستان و ناوچەکانی تر بە هەمان شێوە ئەم بازار یشتری دروست کردووە چەکی خۆی لە منتیقانە بە بەردەوام پێویستیان بە چەکی ئەمریکابی وە بیکڕن ئەمە دارەشکە دروستبوونەوەی نائارامی بە دیوی شتە لە ڕاستیە لە خزمەت بەرژەوەندیەکانی ئەمریکادا دەبێت خاڵی سێم بە تێگەیشتنی منەوەیە کە گۆڕانە لە ڕۆڵی چین لە ناوچەکە ئێمە ڕۆڵی چین و وەڕوسیا کە ئەمانە ناتوانێت دایبڕی بە هەمان شەوە مەسلەی ئێران ئەم بابەتانە لە ڕاستیە ئەمەش خاڵی سێمە دەتوانین لێوەشەوە بە دوای بگەڕێن کە هەڵکشانی ڕۆڵی چین کاریگەری لەسەرەوەیە کە ئەمریکا ئێستا خەریکە
گۆڕانکاری بکە لەو دیدگایی بۆ کاری سیاسی بۆ ڕۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەتی کە چۆن بتوانانی بەرگە بگرێت لە کاتێک کە ئەمریکایەک بە هەموو تەواجدی عسکەری و داگیرکاری و تەدەخلی ڕاستە خۆیەوە بەڵام بەچین بە شێوازێکی نەرمتر توانیوێتی ئابوووریەکەی گەشە بکە لە ڕووی عسکەریەوە گەشەی بکە و هەیم ئەیمەنەش دروست بکاتن تەمان ئەمە ڕەنگە قسەی زیاتر لەم بارەیەوە بکەین و مەسەلەی ئێران من پێم وایە بابەتی ئێران و ئێستا گەڕانەوە لەوەی کە چیتر یان قسەیەک دەکرێت ئەوەی شەماڵ باسی کرد کە ئەمریکا شکستی هێناوە لەو ناوچەیە من پێم وایە ئەمریکا بۆ خۆی ئەسڵان یعنی پرسیارەکەوەی ئەمریکا لەکوێ سەرکەوتی بەدەستێناوە تا ئێمە یان ئایا ئەمریکا لە ڕاستیە ویستێکی هەبوو بۆ ئەوەی کۆمەلگایەکی دیموکراسی مەدەنی لەم ناوچانە جێبەجێ بکاتن بە تێگەیشتی من ئەگەر سەیری یعنی هەموو ئەو پرۆژانە لە ئاستە مێژوەکەی بۆی بگەڕێنەوە شتێکی وانێ لە ڕاستیەوە ئەوە ئێمەین ئەوە ئێمە پێمان وایە ئەمریکا ئینقازی زۆر خەڵک دەکات دوا خەڵ باسی بکەم لە مەسەلەیە بە کورتی ئەویش کاردانەوەکانە لە کوردستان خاڵی یەکەم بەداخۆ لە زۆر ڕۆوە وەزعی کوردستان لەگەڵ ئەفغانستان بەراورد دەکرێت کە لە ممچینە هەمان شت لە کوردستان و لە عێراق بداتن بە تێگەیشتی من لە ڕاستی ئەمە جۆرێکە لە دروستکردنی ترس لە کوردستانە و فۆبیایەکی زۆر ئێستا لە ڕاستی لە کوردستان لە ناو خەڵک دروست کراوە کە ئێمە ڕەنگە بە هەمان دۆخی ئەفغانستان بڕۆین ئەمە پەیوەندی من پێمان بە دوو خاڵەوە یەک پەیوەندی بەوەیە کە خەڵکی کوردستان بەتوانی بەم دەسەڵاتە نیە لە کوردستانە بیپارێزێ و هەمان خاڵی هاوبەش دەبێت لەگەڵ دەسەڵاتە حکوومەتەکەی تالیبان خاڵی دووەمەوەیە کە جارێکی تر لە ڕاستیە ئەوەیە کە خەڵک تێگەیشتووە ئەمریکا هیچ ئەمانێک لەگەڵ ئەمریکا نییە واتە نەمتوانی بە دەسەڵاتی یاریمی کوردستانەیە و نەمتوانی بە ئەمریکا شێوە بە ئەزمونش لە ڕاستی ئەمە ڕاستە خاڵی سێم ئەوەیە دەمێک کە ئیش لەسەرم کۆمەلگای ئێمە دەکرێت ئەوەی گۆڕانکاری لە ناوەخۆ لە دنیا دەکا فاکتەری دەرەچیە بۆی ئینسان و فاکتەری ناوەخۆی بەتاڵ کاتەوە لە ئیرادە بۆ گۆڕانکاری لە ناوەخۆ من پێم وایە ئەمەش بەشێکە لەو بابەتە کە کاریگەری خۆیە و لە ڕاستی ئێمە دەبێ یعنی ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بینەوە ئەو بەمانەی ئەوە نییە ئەزمموی کوردستان گەندەڵ نەبی ئەو بەمانەی ئەوە نییە پرۆژەی ئەمریکا پرۆژەیەک نەبێ بەیانی جێمان دێڵی لە ڕاستیە بەس من باسەوە دەکەم کە لە کوردستان لە ڕاستیە لە زۆر ڕۆ جیاوازە و ئەوەی وای کرد بە پلەی یەکەم کە تالیبان بێتەوە هێزێکی نیشتیمانی ئامادەیە نیشتیمانی من بۆ کاری دێم لە ڕاستیە هەیمەنەی هەیە و ڕەکیزەی هەیە و لە سەرتاسەری وڵات باڵن هێزێکی منەزەمە لە کوردستان و لە عێراقا ئێمە داعش ئەوەی هەبێ مەترسیمان هەبێ لە ڕاستیە داعش بەم شێوازە منەزەمە کە پاڵپشتی بکرێت لە ئاستی ئیجتیماعی و لە ئاستە مێژوەکەی من بە ڕاستیە ئەوە نابینم ئەو بەمانەی ئەوە نی هەرێمی کوردستان و عێراق هەرێمێکی ئیستقرار و ئامین دەبین و ببورن زۆر قسەم کرد باشە زۆر چاکە زۆر باش بوونێک خاڵی باشە دوروژان هیواجان گۆنا باری سەرنجی خۆش بێ منیش پێم خۆشەوەڵا لەسەر چەند خاڵێک لەم بارەوە قسە بکەم سەرەتا منەمەیە لێوە دەست پێ بکەم بەڕاستی بەبێ ئەوەی ئینسان بەدەست خۆی بێ ئەحساسێکی دوودیوت بۆ دروستە بێ کۆنترادیکتەری یعنی بەنەوعێک دژبەیەکت بۆ دروستە بێ لەلایەک کۆتایی هاتن بە 20 ساڵ داگیرکاری ئەمریکا و دەرچوون لەوێ لەوانەیە بۆ خۆی جێگەی پشتیوانی بێ وەکو کەسێک تۆ پشتیوانی لێ بکەی بڵێ ئەمە شتێکی باشە 20 ساڵ لە داگیرکاری 20 ساڵ لە شەڕ لە ئاژاوە لە کوشتن لە زیندانیکردن لە کێشەی گەورە گەورە لە وڵاتەیە لەسەر دەستی ئەمریکا و هێزەکانی وە کوشتنی پێم وابێ باز لە چەند سەد هەزار کەسێک دەکەن لە ماوەی 20 ساڵی ڕابردووە هەم لە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانی هەم لە خەڵکی ئەفغانستان لەلایەکی تریشەوە بە بڕوای من باوەڕکەن ئەم ڕۆژانە ئەحساسمە کرد بە تایبەت ئەمڕۆ کە زۆر ڤیدیۆ شتی جۆراوجۆر دێتە دەوێت لە ئەفغانستان پیشانەیە کە خەڵک بارودۆخی چۆنە وامەزانی جارێکی تر کارەساتی شنگال و هێرش بۆ سەر ئێزیدەکان دووبارە بۆتەوە کاتێک کە تۆ بە تەواوی منتیقەیەک چۆڵ ئەەکەی و بەجێی ئەهێڵی بۆ هێزێک کە ئەزانی هێزێکی توندڕەوە دژە ئینسانە دژە ئازادیە تۆڵەی 20 ساڵی ڕابردووی خۆی حتمما ئەکاتەوە لە خەڵکێکە لەم 20 ساڵە هەناسەیەکیانیاوە جۆرێک لە
بەهۆی دروستبوونی فەزا بوارێک لە ئازادی تاکە کەسی لە ئازادی هەڵسوڕانی سیاسی لە ئازادی چوزانم نمایشکردن لە ئازادی جلوبەرگ ئەمانە لە 20 ساڵە مەسەلەن لەوانێت چەند ملیۆن ئینسان لە ئەفغانستان هەبێت تالیبانی نەدی بێت تەمەنی 20 ساڵ بێت تەمەنی 19 ساڵ بێ مناڵ بێ یعنی بیرکردنەوە لەم کارە ساتە گەورە فراوانە کە بە بڕوای من 38 ملیۆن ئینسانی ئەفغانیان هەروەخ وانی وەکو خۆراکێ فڕیاوەتە بەردەمی بارودۆخێ کە بە بڕوای منە و قسەی شەماڵ زۆر دروستەکە خۆیان وا پیشانیان شۆک بوون بە تەکید ئەیانزانی کە چەند ڕۆژێکی کەمە با هەتا تالیبان بتوانێ هێزی خۆی بێنێتەوە و ئەو ترس و لەرزە کە میدیا دروستی کردووە مەسەلەن میدیایەکی وەک جەزیرە بڕۆ سەیریکایە تەنانەت میدیای جیهانی یعنی ئەم هێزە گەورەی میدیا کە ئینسان ئەتۆقێنێ لە هاتنی تالیبان و ئەوە هاتن و ئەوە ئێرەیان گرت و ئەو شارەیان گرت وای کرد کە وڵاتەکە بە تەواوی نەفسی ڕۆحیەن و فیزیکیەن و بە هەموو جۆرێ زۆر بە ئاسانی بکەوێتە ژێر ئەم گرتنەوەی تالیبانەوە و بە دڵنیایی ئەمریکا خۆی ئەمەی ئەزانی کاتێک کە ئەم ئیتیفاقی کردو ئەم ڕێکەوتنەی کردووە و بە حساب ئەمە بە 3 مانگ و بە دەسا و دەستکردن و بە شێوەیەکی ئاشتی و ئەمانە وەک خۆیان ئەڵێن بۆڵشیتە هەمووی شتێکە کە هیچ مانایەکی نییە کاتێک کە تۆ 38 ملیۆن ئینسان تەسلیمەکەیتەوە بەبێ ئەوەی حسابت کردبێ بۆ ئەمە خەڵک ئاوارە ئەبێ خەڵک ڕائەکە لەوانەیە ئەو خەڵکانی چالاکیان کردووە کاریان کردووە ئەوەیان کردووە بەبێ ئەوەی حسابت کردبێ کە لایەنی کەم لەباری ئینسانیەوە شوێنێکی وەک نەتەوەیە گرتووەکان شوێنێکی وەکو ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان چەند هەنگاوێ بنێن بۆ ئەوەی فریای ئاسەوارە کارە ساتبارەکانی بکەون جا من تا ئێستا بەس باز لە دیوە ئینسانیەکە ئەم کارە ساتاکەم باز لەو دیوەی ئەەکەم کە تۆ چۆن کاتێ ئەو خەڵکانەی ئەمە تۆزێ پەیوەندی بەم لێکدانەوانەی ئەمڕۆی کوردستانەوە هەیە کاتێ پشت بە ڕزگارکردنی شوێنێکی وەک ئەمریکا ئەبەستی پێ وایە ئەمە هاتووە وڵاتێکی ڕزگار کردووە ئازادی و دیموکراسی بۆ هێناوە بزانە چۆن لە لەحزەیەکە ئەبیتەوە بە خۆراک ئەم کۆمەڵگایە سەر تاپای هەرچیەکی بنیاد نابێ هەرچیەکی بەدەست هێنابێ لە 20 ساڵی ڕابردووە وەکوایە فریان دابێتە بەردەم تیمساحێک هەڵی لوشێ جارێکی تر یعنی ئەمە بارە ئینسانەکەی لەم لایەوە بۆستێ لە لایەکی ترەوە دووبارە بەڕەخنا لەو بۆ چونانەی کە لە کوردستان باز لەوە ئەکا ئەمە کۆمەڵگەی ئەفغانستان گەندەڵ بوو ئەوانە هەمووی بەجێ خۆی هەرێکە و بەشێک گەندەڵ بوو بەشێ بوو بەشێوە بوو بەڵام ئەوەی کە ئومێدی بەوە بووە کە ئەمریکا هاتووە لە دیموکراسی دروستکە زۆر لەو بارەوە قسەکانی هاوڕێ هیوا لەسەر مەسەلەی ئابووری تێکشکاندنی مؤسسات تێکشکاندنی چۆن لە عێراق ئەمەمان بینی چۆن لە عێراق بینیمان کە بە تەواوی بیناکانی دەوڵەتداری و یاخودبوونی حکوومەتێکی بەهێز ئەوەی کە جاران پیانەوت نیشن ستیت یا دەوڵەتی نەتەوە یا ئەمانە هەمووی تێکشکێنرا هەمووی درا بە عەرزە جیهازەکانی تێکشکێنرا ئینسانەکانی لە ناوبران لەم 20 ساڵی ڕابردووە ئەوەندەی من کە زۆر متابعەم کردم ڕۆژان لەسەر ئەفغانستان کار و کردەی ئەمریکا ئەوە بووە کە لەباری ئابووریەوە ئەفغانستان بەرەو نیو لیبرالیزم بەرێ بە شێوەیەکی توندوتیش کە ئەوەندەی من بینیم کە ئابووری تلیاک فرۆشتن زۆر لەم 20 ساڵی ڕابردووە زۆر زیاتر جارێکی تر هەڵسێنرایەوە لە ئەفغانستانە گەورە کرایەوە فراوان کرایەوە و تەنانەت هەر ئەو سیاسەتەی لە عێراق دروستکردنی میلیشیا جۆراوجۆرەکان و هێزی چەکدار کە ئەمریکا خۆی پارە بە بەشێکیانەیە لەوانەش بەشێ لە هێزی لە کوردستان هێزی دژە تیرۆر و نازان فلان دەستگا و فلان دام و دەستگای ئەمنی و ئەمانە کە ئەمریکا خۆی ڕاستەوخۆ موچە و تێچوونەکانیان دابینەکان لە ئەفغانستان خەریکی دروستکردنی ئەمانە بووە و بە شێوەیەک هینی ئەمەی کە پێی ئەڵێن هێزی مێرسنەری هێزی بەڕاستی لای خۆمان جاشیان پێوت هێزێک کە خۆی ئەفرۆشێت بۆ خزمەتگوزاری وەنیە
خۆ فرۆش ئەچێ لێرە شوێنێک ئەگرێ لەوێ حمایەتی شوێنێکە کا لەوێ هێرشە باتە سەرجەگەیە تەواوی کار و کارکردەی 20 ساڵی ئەمریکا تێکشکاندنی هەموو بنیاتەکانی دروستکردنی دەوڵەتێکی بەهێز یاخود کۆمەڵگەیەکی بەهێز و پشتکردن لە کۆمەڵگەی مەدەنی پشتکردن لە ئینسانی ئازادی خواز لە ڕەوتی چەپ و پێشکەوتن خواز لەو کۆمەڵگایە و ڕووکردنە دروستکردنەوەی میلیشیای جۆرا و جۆر هەر بۆیە یەکێ لە ئەگەرەکانی داهاتوو بە بڕوای من نازانم تالیبان بە هەر حاڵ لە چەند ڕۆژێکی زۆر خەیاڵایی و ئەمانە ئێستا لەپڕ هەموو دنیا لە بەردەستیاتی گرتوێتەوە بەڵام احتیمالێکی زۆر ئەوەندەی من بینی بێتم لێکدانەوەکان لە دەروی کوردستان باز لەواکە کە احتیمالی زۆرە یەکێ لە ئەگەرەکان دروستبوونی شەڕی ناوخۆی فراوانە وەکو سووریا دروستبوونی شەڕی گەورەی نێوان ینی با بڵێن شەڕی ناوخۆ نێوان گروپە میلیشیا جۆرا و جۆرەکان نێوان خەڵک نێوان پرۆڤینسە با بڵێن منتیقە جۆرا و جۆرەکان هەموو ئەمانە ئەگەری هەیە و بیرمان نەچێ بە هەموو جۆرێ بە زەرەر و بە زیان بەرامبەر بە هەموو جۆرە ئازادیەکی ئینسان ئازادی ژنان ئازادی کەسانی یەکسانی خواز ئازادی خواز خوێندنی ژنان کارکردنی ژنان توێژەکانی تری کۆمەلگا ئەمانە یعنی 20 ساڵم کۆمەلگای و کوایە ئەسڵەن ئەم هەنگاوە نەنرابێت وەکوایە هیچ شتێک ڕووی نەیابێ بوونەوە بە خۆراکێ بۆ ئەفغانستان من ئەوەندەی ویستم ئەو خاڵانم بەلاوە گرنگ و کە باسیکەم ئەگەر فرسەت بۆوە وەشتی ترم کۆمەڵێک شدێ لە بەرچای بگرین ئەگەر من بتوانم چەند دقەیەک لەسەر مۆزوع دووبارە قسە بکەم چەند مەسەلەیەکە لە بەرچای بگرین ئەوڵ ئەوەیە کە ئەفغانستان لە پێش هاتنی ئەمریکا بە دەست تالیبانەوە کۆمەلگایکی مەدەنیتیان نەبووە یعنی ئەوەی کە باسکەین لەڵێن کۆمەلگایکی مەدەنیتیا بۆ هیچ جۆرە مەسەلەن سیمایەکی کۆمەلگای مۆدێرن بە ئەفغانستانەوە وجودی بۆ ئەمریکا هاتو تێکیشکان و شتیوان نەبووە یعنی ئەساسەن ئەوەش کە مەسەلەن نیۆلیبرالیزم دیارە لە هەموو جێگایەک لەو جێگایانە کە کۆمەلگا لەسەر پێەیە لەو جێگانە کە کۆمەلگا و ئەسەساتی هەیە لەو جێگانە کە کۆمەلگا شتێکی هەیە دیفاعی خۆی لە خۆی پێ بکەوانە لەو جێگانە تێکێدات و تێک و پێچێدا جات چ جای جێگایە کە ئەساسەن ئەمە وجودی نییە زانی مەسەلەن ئێمە لە کوردستان ئابینین لە خلالی ئەم فترەی ڕابردووە ئەمانە باشترین قازانجێ کە لە نەبوونی کۆمەلگایەکی بڵێن ڕێکخرا و منازەم کە بتوانێت دیفاع لە خۆی بکە ئەوانە کە باشترین قازانجەکە بردویانە بەر لەوەی پارتی وێچێتی بن ئەو کۆمپانیا نەوتیانن کە هاتوون بە هەڕاج نەوتی کوردستانە بن کە هاتوون بەبێ هیچ بهینێک و بەبێ هیچ عدادێک و بەبێ هیچ حسابێک ئەوانە نەوتی کوردستان هەڕاجەکەن و ئەوەش لە ئەفغانستانی شەهر وا بووە دیارە ئازانی چۆنیشە یەک شتێک شەماڵ ببوورە با یەک دقا لەسەر ئەوە گەر ڕێگەم بی من باز لە کۆمەڵگەی مەدەنی کاتی تالیبان ناکەم من باز لە 20 ساڵی ڕابردوو ئەەکەم کە تایە بمانێ نەمانەیە کۆمەڵی مەدەنی هەوڵیە جۆرێک لە ئازادی بەرقەرار هەوڵیاندا ژنان چوونە بەرخێندن چوونە بەرکارکردن کۆمەڵی ژنانی ئەفغانستان نمونەی بەرەنگاربوونەوە بوون لە چەند شوێنە لە چەند نمونەی جۆراجۆر مەبەستم ئەلەوانەیە کە دروست بوو لەو 20 ساڵە کە ئەمەی تر وەکو هیچم نەکردبێەوە ژنێک گوتبووی توی وەکو من 20 ساڵە هیچم نەکردبێ ئەبێ دای خەموو بڕۆمە ماڵەوە دانیشم مەبەستم لەوانە دقیقەن هیچیان نەکردو بەر هەر شتێک کراوە ئەسیل نەبووە و ئەو جۆرە قسەکردنە لەسەر کۆمەلگای مەدەنی بە پشتیوانی ئەمریکا و بە پشتیوانی وەرکشۆپ دابنین و نازانم بڕۆین ژنان هوشیارکەینەوە ڕۆین باسی مافەکانیان بۆ بکەینەوەمانە بە جێگایەک ناگات تۆ پێویستت بەوەیە کۆمەلگا والێکی کە دیفاع لە خۆی بکە داکۆشی لە خۆی بکە و ئەمە ئەو دەرسەیە بەڕاستیە بێ خەڵکی کوردستان لە دۆخی ئێستاوەری بگری ینی زۆر کەس هینەکە دانیشتونەوەانە سەرنجام عاقبەتمان وەکو عاقبەتی ئەفغانستانە بۆ مەگەر باشە بۆ تۆ گەرەزانی عاقبەتمان عاقبەتی ئەفغانستانە خۆ بێ دە بەرابەری ئێستا هەوڵ بیت و خەبات بکەیت و کۆشش بکەیت بۆی وای لێنەوە لە چوە کۆشش بکەیت نەک بۆی کەوا گلەی لێچەتی و پارتی بکەیت کە گەندەڵن کاکە لە کوردیا ئەڵێ ئینسانێک جارە لە زستان ساردە بڕایەوە یعنی هەر بڵێ یەکێتی و پارتی گەندەڵن یەکێتی و پارتی تاڵانکارن بەڵێ باشە دە یەکێتی و پارتی تاڵانکارن ئەم حیزبانە ئەبێ ڕاماڵدن باشە ڕاماڵدن بەڵام بەچی بە تالیبانێکی تر یا بەوەی کەوا کۆمەلگا خۆی ڕێکخاتەوە خۆی بنەزەم کاتەوە ئەوانە ئەوەی لە 20 ساڵی ڕابردووە ڕوویداوە سیاسەتەکانی ئەمریکا وەکوی لە کوردستانە هەیە وەکو لەوەی هەر شوێنە کە ئەمریکای بۆچێەوەوانە ئەمریکا بە نمونەی هێنانی تەمەدون و پێشکەوتن و ئەم شتانە خۆی مەشهور کردووانە گوایە کاتی خۆی مەسەلەن ئەو نمونانەی کە لە
جنوبی شەرقی ئاسیایە بووە بڵێن باشووری کۆریای باشوور و یاخود ئەم وڵاتانە بە نەخشەی ئەمریکا هاتوتە پێشەوە وەڵامەوە سینناریویکی تەواو جیاوازە لەوەی کەوا لە 30 ساڵی ڕابردووە ڕوەدا لە هەر شوێنەکە ئەمریکا پێی نابێتێ و هاتبێ لەوێ تەواژدی پیا کرد بێت و هێزی کۆکرد بێتەوە ئەوانە هیچ پێشکەوتێک بەدی نهاتوو بە پێچەوانەوە گەڕاوەتە دوایەوە تالیبان من لەگەڵ قسەیان کە ئەمریکا نیازی بەوە نییە بەڵام کۆمەلگا فرسەتە هێنێ خەڵک ئیستیفادە لە بڕی کەم لە ئازادی لە کرانەوە لە ئینتەرنێت لە فەزای تازە وەکو چۆن لە کوردستان شەماڵ لە کوردستان ئەساسی بنیاد نراوەزانی چۆن خەڵکی چی نەکردووە خەڵکی کا بەڵام ئەمریکا نایکا بە دڵنیایی ئەو بەشەی لە ئەمریکا نایکا کولی منهەجەکەی ئەمریکا بە خەڵک ئەیجنسی بین بە خەڵک ئەزان بەڵام ئەو پرۆسیسەی کە پشتی بە ئەمریکا بەستووە لە دروستکردنەوەی کۆمەلگای مەدەنی پرۆسیسێکی سەقەتە پرۆسیسێکی تێکشکاوە لە ئەوەڵی ڕۆژەوە پرۆسیسەکە کە بە ئەنجام ناگە ئەزانین چۆن نەسە قسە لەسەرواکرێ لە 3 ساڵە تالیبان لە 3 ڕۆژە تالیبان کابولی گرتەوە نا تالیبان لە کابولا بوو کاکە تالیبان لە کابولا بوو بۆی پەیوەندیانی کە لە ناو کابولا هینە ئەو پەیوەندیانەی هێز کە لە ناو کۆمەلگایە لە بینی توێژ و چینە جۆراوجۆرەکانی کۆمەلگایە مەوجودە ئەوە ئەساسێک دروستەکە بۆی چ دەسەڵاتێکی سیاسی لەوێ دەسەڵات بگرێت یعنی بەواقعان لە 20 ساڵی ڕابردووە ئەوەی کە ڕووی داوە ئەو پێشکەوتنی کە ڕووی داوە ئەو ڕێکخراوە ژنانی کە هاتوونەتە دەرەوە ئەوەی کە کراوە ئەمانە توێژاڵێک بۆ پەردەیەک بۆ قابل بۆ ئاوا لای بەریت و واقعیەتی ئەسلی کۆمەلگای ئەفغانستان سەر لەنە دەرکەوێتەوە ئەوەی کە ئێستا دەرەکەوێت لە ئەفغانستان ئەو واقعیەتەیە کە لە 20 ساڵی داگیرکاری ئەمریکایە نەتوانراوە بە هیچ جۆرێک هەنگاک بەرەو پێش بنرێ باشنیە ئەمە ئەو حقیقەتەیە کە ئێمە بێ لە بەرچاوی بگرین واگەر خەڵکی ئێمە لە کوردستانە ترسی لە دووبارە بوونەوەی ئەزمموی ئەفغانستان هەیە لە کوردستانەوە ئەمانە ئەبێت دەست بێتەوە هەوڵ بدات و ڕێگای بکاتەوە بۆی کە کۆمەلگاکەی خۆی دروست کاتەوە لە خوارەوە دروستی کاتەوە پەیوەندیەکان نەک لە سەرەساسی ئەوە وەرکشۆپێکم کرد و ڕۆیشتم لەوێ مایکرۆ هینە مایکرۆفاینانس ئەوە منەظەمەیەک هاتووە مەشینە تەوزیعەکە بەسەر ژنانە ژنان لە ماڵەوە خەریک بن نان بکەن و دوورمان بکەن و ئەمانە خۆیان بژێن وەمانەمانە هەمووی لە ئەفغانستان کرا بە چۆ گەیش بە هیچ شتێک دروست نەبووە و هیچ شتێک توانایەوەی نەبوو لە بەرامبەر پەلاماری تالیبانە خۆی بگرێت لە بەرێ واقعان تالیبان حاکمی ڕاستەقینە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە تالیبان حاکمی ڕاستەقینەی ئەفغانستانە ئەو تێڕوانینەم قبوڵە کە ئەفغانستان ممکنە بکەوێتەوە دامێنی شەڕی ناوخۆ چکە ئەساسەن تالیبان کاتی خۆشی کە هات هەر لە خلالی شەڕی ناوخۆیە هاتوو ئەوانەوە لا ێزالیش هەر لە شەڕی ناوخۆ هەبوو کە وەختێک ئەمریکا دەداخلی کردووە ئێستا ژەرەکەوێتەوە هەمان داو ئەمانە لە کوردستانیشا بەڕاستی ممکنە تالیبان نێتەوە بەڵام دۆخی بەدیلی تالیبان هەر ئەوەیە کە پێش تالیبان لە ئەفغانستان موجود بوو هەر ئەوەیە کە شەڕی ناوخۆ و شەڕی گروپە جۆر بە جۆرەکان لە کوردستانیان بۆ ئێستا پاشەکشەکردنی ئەمریکا و چوونە دەرەوەی ئەمریکا لە کوردستانیشا لە جێگایەوەی بێ بەهۆی هێنانەدی تالیبانێکی تر و ئەوانە ممکنە بێ بەهێزی بە شەڕی ناوخۆ خەڵک خۆزگە بە تالیبانێک خوازەبووی کەوا ڕزگاری کا لە چێشمە چێش و ململانوی تاقم و دەستە چەکدارە جۆرە جۆرەکان کە ئێستا خەریکە سیماکان و دەرکەوتەکانی لە سلێمانیا دەرەکەوێت لە بینی باڵەکانی ناویشێتە بەرحاڵ باسەکەمان زۆر لەسەر مۆزوع درێژ کردەوە منی زۆر قسەم کرد ئەگەر شتێک ماوە ملاحەزەیەک ماوە ئەقتانە ئێوەش من بچینە سەرەوەری هەڵبژاردنەکان ئەگەر ئەوڕە گۆڕان شتێکی نەما بێ من پێم وایە ئەم بابەتە لە عین لە ڕۆژاین داهاتووش تێگەیشتنی زیاتر هەڵەگرێ بەڵێ من ئاگام لێ بوو هیواستەوە سەبارەت بە هەڵبژاردنوانە متابعاتت هەیە ئەوانە پێت وایە ئەوە هەڵبژاردن پێما بێ حیزبی شوێی عێراقیش مقاتعی کردووە ینی بایکۆت یەکات و ئەوانە من بە پرسیاری چاوە دەست پێ بکەم بەڕاستی بایکۆتکردن ئاوا بەو جۆرەکە ئەکرێ لە ماڵەوە دانیشتەوە چۆ بۆ هەڵبژاردن و ئەمانە وەڵامە بەم وەزعی هەڵبژاردننی عێراق و لە کوردستانیشە پرسیارە گرنگە لە ڕاستیە شەماڵ ینی ئەم پرسیارە گرنگە لەمڕە لە خۆمانی بکەین و لە ڕابردوو شەموو و هێزانەی کە مقاتعی هەڵبژاردنیان کردووە لە ڕاستیە ینی ئەوەکەوە بێ کە ئەی بەدیلی ئەمە چییە ئایا تەنیا مقاتعکردنی هەڵبژاردن ئەمە
یەکسانە بەکارکردن یەکسانە بە گۆڕانکاری بە تێگەیشتنی من نەخێر و بەداخەوە ئەوەی کە تا ئێستا ئەوەی من دەیبینم لە ڕاستیە چ لەوەی حزبی شوێ عێراقەوە چ لە ئەوەی حزبی کۆمەنیستی عێراق لە بەغا و چ لە چەپەکانی تر یعنی چەپەکانی تر بە شێوەیەکی گشتی لە عێراقا لە ڕاستیە هەمووی بایکۆتی هەڵبژاردنەکە بەبێ ئەوەی پرۆژەیەکی گشتگی ڕابگەندرێ کە ئەمە بەدیلی ئێمەیە کاتێک ئێمە مشارەکەی هەڵبژاردن ناکەین ئەوە بەدیلی ئێمەیە بۆ خاوەنداریتیکردنی کۆمەلگا کۆمەلگایەک ئێمە هەمومان باش دەزانین چەندی بەرنامەمان کرد لەسەر خۆپشاندانەکانی دوای ئۆکتۆبەری 2 ساڵ بەر لە ئەمڕۆ تا بە ئێستاش بە شێوازی جۆرا و جۆر بەردەوامە و ئێمە لە ڕاستی ئەو وەختە باسی ئەومان کرد کە ئەم گۆڕانکاریانە کە هەندێک خەڵک پێشوازیان کرد ئێمە وەختە باسمان کرد ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری سەتحین و بە ئاراستەی نیودیبرالیزمە و بە ئاراستەی دیموکراسیەتی مۆدیلی دیموکراسی ئەمریکیە ئەوەی کە باسی دەکرێت بە تایبەتی قانونی ئینتیخابەکە ئەوەی ئێستا لە ڕاستی بەڕوونی دەرەکەوێت بە تێگەیشتنی من بارودۆخێک دێتە پێش ئەمڕۆ ئەگە قسە لەسەرەوە بێ بۆ نمونە بوترێ حرەکەیەکی کۆمەڵایەتی نییە تا ئێمە پرۆژێک بخێنە ڕوو ئەم قسەیە بە واقعی ئەمڕۆی عێراق ڕاز نییە حرەکەی احتجاجی زۆر گەورە لە بارودۆخی عێراق ڕەخمی لە زروفێکی زۆر زەیق و زروفێکی زۆر نالەبار و هەڕەشەی گەورە حرەکەی ئیجتیماعی لە دوای 2003 بە تایبەتی بە مۆدێلی جۆرا جۆر لە عێراقا سەرەتا لە شێوازی داواکاری مەطلبی سەرەتا لە مەسەلەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا و دواتر خۆی بینیەوە لە منتەداعاتی ئیجتیماعی و دواتر سەری کێشا بۆ بزوتنەوەی کۆمەڵایەتی گەورەتر کە ئامانجی سیاسی گەورەی هەبوو و پێشەوە لە ڕاستیە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش ڕۆڵی زۆر باشە لەم بابەتانە بینی کە بە جیاواز لە عێراقا ڕەوتی مجتەمەعی مەدەنی لە عێراقا بە جیاواز لە کوردستانە ئەگەر قاچێکی ئەگەر کارێکی ئەوەی شەماڵ ناوی لێ دێنێ وەڕکشۆپ بێ لە قاعەکان لە ڕاستیە بەشی زۆری کارەکانی تر لە جادە و سەرپەرشتیکردنی حرەکاتی ئیجتیماعیە من لەگەڵ ئەوە نیم لە ڕاستیە پێم وابێ کە یەک مۆدێل لە مجتەمەعی مەدەنی هەیە یەک جۆر لە کاری مجتەمەعی هەیە و تەنیا ئەم مۆدێلەیە کە کاری بۆ دەکرێت بە مۆدێلە ئەمریکیەکەی کە قەتیسی کە لە پرۆپۆزەڵ و لە مەشروع وەرگرتن و لە پاڵدانەوە لە هوتێلەکان لە ڕاستی تەنیا ئەم مۆدێلە لە کاری مجتەمەعی نییە ئێمە مۆدیری تریشمانەیە لە ئاستی فکریشە ئێمە ئەگەر بۆ چەپیش بگەڕێنەوە ئێمە لە ڕاستیە تێگەیشتنی زۆر هەیە بە تایبەتی بەمانە گرامشیەکەی لەسەر ئەم مەسەلەیە بۆیە لە بابەتی هەڵبژاردن لە عێراقا هەموو ئەوانەی باسم کرد ئەمانە ئێستا بابەتی مەوجودن کە هێزە چەپەکان دەتوانن دەستی بۆ بە نەگەرام حرەکەی ئیجتیماعی دەتوانن چی بکەن لایانی تریش لە ڕاستی بایکۆتی کردووە من بایکۆتەکە لە ڕاستی بۆ چەند خاڵێکە بینم ینی ئەمە ڕێی من بێ لە ڕاستیە بەشێک لە بایکۆتەکە پەیوەندی بەسیەوەیە بەشێک لە هێزە چەپەکان تەسلیم بوون بەو گوتارە پۆپۆلیستی کە لە هەموو دنیا و لە عێراقی شەیە هەموو شت ڕەفزەکە هیچ تەقدیم ناکە بەشێک لە چەپ لە عێراق لە ڕاستیە تەسلیم بوونە لە ئێستا جۆرێک لە کەوتنە ژێرباری گوتاری پۆپۆلیزمە بەشێکی تر لە ڕاستیە باشە زانێ ئەم نموزەزە لە قانونی ئینتیخابات بە هیچ شێوازێک مەجای ئەوەی نادا کە بچن بۆ پەرلەمانی عێراق ئەگەر لە ڕێگای کۆتاکان نەبێ ئەزمموی یا شێوشمانەیە لە کوردستان کاتی خۆی هەندێک لایەن ئەمان شتیان دووبارە کردەوە و خاڵی سێم لە ڕاستیە خۆ دەرباسکردنە لەو ئەزمەیی کە هێزی سیاسی لەم ناوێتیایەتی یعنی حرەکەی چەپ لە ڕاستێتیایەتی خۆ دەرباسکردنیانی زۆر بە ئاسانی خۆی دەرباز دەکە ئەم قیادەیە من مشارەکەی ئینتیخابات ناکەم ئەمە زۆر بە ئاسانی بۆی خۆی دەرباز دەکە لەوەی کە مشارەکەی هەڵبژاردنیش بکە دەنگ نایانێ و مەشروعیش نییە بۆی چۆن تەعامل لەگەڵ و حرەکاتە ئیجتیماعیە بکە لەگەڵ و بزافە کۆمەڵاتیە بکە کە ئەمڕۆ لە جادەیە من پێم وایە باشترین بەدیل ئەمڕۆ من ئێستا سێرچێکم کرد ڕایت فامی شتێکی نووسی بوو سکرتێری حزب عێراقا بەدیل چییە بۆ ئەم بابەتانە ئایا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە بگەن وا هەز دەکەم تا بە ئێستا لە ڕاستیە ڕوئایەکی وازەح نیە لەلایەنەوە هێزە سیاسیانەوە کە بەدیلێکی واقعبینانە و لەگەی هێزەکانی تر بە هەماهەنگی و بەدیلێک بێ بتوانێت سەپۆرتی کۆمەڵگای عێراقی بەدەست بێنێ بەوەکو بەدیل خۆی پێشکەش بکاتن لە ڕاستی ئەوە نییە
ومەسلەی خۆپشاندان و ناڕەزایەتی لە ڕاستی ئەمە چەند ساڵە لە عێراق بەردەوامە و بیرمان نەچێ خەڵک ینی بە پلان وەکۆی چۆن لە کوردستان دەڵێەوە نییە خۆپشاندان لە هەفتەی شوبات چی نمانەکری هیچ گۆڕە ئەمە لە ڕاست ئەمە ئێستا لە عێراق هەمان قەوان دووبارە دەکرێتەوە بۆ ئەوەی بیلفعل خۆ بەتوێ لە جۆرەکان ئەگەر قسە لەسەر هین بکەیت ئەمە تێگەم خۆ ئەمە لە نەتیجەی تەراکوم لە نەتیجەی گۆڕانکاری لە نەتیجەی ململانەیە هەم قیادی جەماوەری دروستە بێ ئەم حرەکەی جەماوەری دەتوانێت ڕێزکەی خۆی بدۆزێتەوە بەڵام لە پاڵ ئەوە لە ڕاستی خەڵک هەموو ڕۆژ ناتوانین لەسەر جادە بێ پرسیار ئەوێت و چی تەقدیمەکەی بۆی وەکو بەدیل مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەی کە من پێم وایە تا ئێستا ئەو بەدیلەی کە باسمان نەکرد نەتواندراوە تەقدیم بکرێەوە بەداخەوە بیریشی لێ ناکرێتەوە و مقنعیشن بەم مۆدێلە لە کاری سیاسی یعنی گرفتەکەوێ کە ئێمەی چەپ لە ڕاستیە جۆرێک لە هین بوون ینی خەریکە بە یەقینیەوە کاری سیاسی و جەماوەریەکەی پێم وایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە و هیچ چینی ترشمانی من پێم ئەمە یەکێکە لە ئیشکالەتە گەورەکان گۆنا تۆ ڕێی چییە؟ من ئەمە لێوە دەست پێ بکەم من پێم وایە بەجیالەوەی چەپ و حرەکاتی چەپ و حیزب و گروپی سیاسی و کۆمونیستی و شیوعی چی ئەکەن خەڵک لای خۆی یعنی ئەگەر تەنها ئیرادەی شەخصەکانیش بێ خەڵک جۆرێک بڕیاری بایکۆتی یاوە لە لای خۆی ئەمەی هەیە ئەمەی لا دروست بووە لە نەتیجەی ئەم هەموو تەجروبەی کە هەی بووە لەگەڵم دەسەڵاتە بەتایبەت لە هەرێمی کوردستان با من باس بکەم بەڵام وەک شەماڵ من هاوڕام لەگەڵ تۆیە کە تۆ ئەڵەی باشە ئەوە خەڵک خۆی بایکۆت ئەوەیە لە ماڵەوە دانیشە و ناچێ بۆ دەنگدان بەڵام ئەمان لە 120 خەڵکەی بوو آخر هەڵبژاردن پێم وا بێ ژمارە حەقیقیەکەی بەشداری کردبوو لە 123 بوو بەپێی راپۆرتێکی بەریتانی ئەو کاتە خۆیان وتیان لە 100 نازام چەند بەس لە 123 خەڵک دەنگیا بوو و ئەمان هەر شەرعی هەبوو چوون دام و دەستگای خۆیان وەکو خۆی ئیدامە پیا و کاری خۆیان کرد بۆیە من لەگەڵ ئەوەیان بایکۆت تەواو ئەو قسەی تۆ بایکۆت ئەبێ ئەگەر ئێمە ئەمانەیە با بڵێن حرەکاتی چاپ گروپ حیزبەکان گروپەکان ئەیانەوە پێشڕەویە بکەن ئەبێ بەدیلێ بخەنە بەردەم خەڵک بۆ ئەو ڕۆژە و حتا ڕەمزیش بێ من باز لە بەدیلێ ناکەم کە بیباتەوە چکە نایباتەوە لە ئێستاە هیچ ڕێکخراوێکی ئەوەنە بە هێزی جەماوەری سیاسی ئەوە نییە بڵێ بڕوا بەرامبەر بم هێزی گەورەی ئینتیخابات و ماشینە گەورەیە بوەستێ و بیباتەوە شتێکی تر بکە شۆڕشێ بکایە لە سەرجادە بگرێ بەڵام ئەگەر شتێکی ڕەمزیش دانێن کە پیشانی با کە خەڵک لایەنی کەم میدیای دنیا بیبینێ کە ئەوە خەڵک نایەوێ و ناچێ و دەنگیش نایە بمانە و هیچ جۆرە شەرعەتێکیان نییە مەسەن چ ڕێگەیەکەیە بتوانێت ئەم شتە پیشان بە ئەگەر ناڵێم ڕەمزیش بێ بۆ نمونە ئەکرێ سندوقێکی بەدیل لە بەردەم هەر بنکەیەکدانەی دقیقاً من بیرم لەوە کردو شتی لە بابەتە شتێکە ڕەمزێک بێ بەوەی کە بڵێ بابەوە من هاتم بۆ بنکەی دەنگان بەس نایەمە لای تۆ ئەچم لێرە دەنگەکەی خۆم زەڕ بلێم و دایانم یا هەر دەنگنان هەر شتێک بێ یا دەنگ بە شتێترێ تەسەورێکم ئەم ساڵ بۆ ئەم جارە ئەکرێ فکرێکی وا بەکاربێت و ئەکرێ وایە من لە ئیدامەتەن بۆ قسەکەی تۆ من نەزەرم وانە کە ئێستا دابنیشم ئەلتەرناتیڤێکی تەواو و پوخت و کامل و ئەوانە سیاسی بۆ دۆخی ئێستی عێراق دابنەوە لەوانەیە بابەتی بەرنامەیەکی تر بێ ڕەنگە تەسەوری ئێمەمانان مەسەلەن گۆرتر تا ئێستا گەیشتی بینە سەر سەرە داوەکان هیچ شتێکی فۆرمۆڵە کراوە ئەوانەمان نەبێ بەڵام من لەسەر شێوازی بایکۆتکردنەکە قساکەم زانی شێوازی بایکۆتکردنەوەی کە بە خەڵک بڵێ دانیشە لە ماڵەوە ڕژە مەچۆرە دەرەوە ئەو بۆ سیستەمێکی دیکتاتۆری ئەبێ کە مەسەلەن بۆ نمونە بەعز بە زۆر خەڵک باتە سەر سنووقەکانی دەنگدان و ڕیفراندۆمەکە تێگەی هەر ئەوەنێک کە خەڵک نەچێ بۆ ڕیفراندۆمەکە لە ماڵەوە دابنیشێ جۆرێک مووقیفە بەڵام ئەوە مووقیف نییە تۆ لە سلێمانیا مەسەلەن دابنیشی بڵێ وەڵام من هەمە ئەبڕۆ هەر ناچمە دەرەوە ناچمەوە نەبوو بە مووقیفەوە هەموو کەسێک دەتوانێت ئەو کارە بکە کەسێکە هیچ هینێکیشی نییە ئینتیمای بۆ هیچ شتێک نییە و باوەڕی بە هیچ شتێکیش نییە دامی یەشەتی و پارتیژەکاتوانێ و کارە بکات چکە سەرنجامیشەتی و پارتی لە سنووقانی هەڵبژاردن هەر دەرەچنەوە نابێ بە شتێ بەڵام ئەگەر یعنی کەسێکە هینە یعنی تووشی زۆرێک لە ناومێدی بووە لە ماڵەوە هیچ ناکە ئەوە بەڵام بەنەزەری من بە بڕوای من ئەو شێوازە لەوەی کە تۆوە بەکارهێنانی سۆشیال میدیا بەڕاستی من پێشنیارم ئەوەیە هەر کەسێک گەچێتە سەر سنووقەکانی دەنگدان زەربێک لە دەنگەکەی خۆی بە وێنەی بگرێت و بیخاتە سەر فەیسبوک ئەوە من چوون بۆ هەڵبژاردن زەربم لە دەنگەکەی خۆمدا دەنگی خۆمم سووتان من دەنگم نەدا بەوە بیخاتە سەر فەیسبوک یا ئەوەی کە سنووقێکی بەدیل دابنین و ئەوانە خەڵک
بڕوا کاغەزەکان وەربگرێ زەربی لێدات و بیخاتە ناو سنووقەوە یانی لە جێگاوی بیخاتە ناو سنووقی هەڵبژاردنەوە بیخاتە ناو سنووقێکی بەدیلەوە شتێکی لەم بابەتانە بکەین کارێ بکەین کە دەنگ بداتەوە کە خەڵکی کوردستان و خەڵکی عێراقوانە ڕەفزی ئەم هەڵبژاردناکەن نەگەرەوەی بایکۆتێکە لە ماڵەوە دانیشن ئەمە شێوە اینجا بەدیلەکەت چی ئەلتەرناتیڤەکەت چییە و ئەو خەڵکانی کە ئەم پێشنیارە ئەکەن چ بەدیلێکی سیاسی تریان هەیە وە چی ئەڵێن لە بەرامبەر ئەم دۆخەیە و مۆزۆیشی کێیە ئەکرێت جەبهەیەکی چەپ دروست بێت مەجموعەیەکشی ئەساسی مەسەلەن ئازادی سیاسی بێقەید و شەرت داماڵینی چەک لە میلیشیاکان چوزانم مەسایل جا مەسەلەی اقتصاد و سیاسەتیش لە عێراق و لە کوردستانە بەڕاستی تێک هەڵتێکراوە تۆ ناتوانانی پارە و پول لە دەستی پارتی و یەکێتیا بێڵی تۆ بڵێ چەکی لێ داماڵم پارە و بۆ پارە و پولە دوای چەکەکڕێ ناشتوانی بڵێ چەکی لێ داماڵم و پارە و پولی پێمە یا پارە و پولی لێ سێرم چەکی پێمێ تۆ چەک و پارە و پول لێ داماڵی عینیتەوە خۆی نەما کۆتایی آخر نابەز مەبەستمەوەیە چەکی و پارەژ ینی تۆ ناتوانانی یەکێکیانی لێ داماڵی تو ئەویتریانی بەدەست بێڵیتەوە دەسەڵاتی بەدەستەوە بێیکا بە پارەی بەدەستەوە بێکا بە دەسەڵات بڕایەوە یعنی ئەم دووشتە یعنی بەڕاستی کە بیری لێکەیتەوە تاقە ئەلتەرناتیڤێک بۆ کوردستان و عێراق کە ممکنە سۆشیالیزمە لەوە زیاتری چیتر نیە وەڵام ئێستا باسەکە لەسەر ئەوە نییە تۆ کە خەڵکێکی نە سۆشیالیزمە دەوێنە هیچ دێ وەڵام گەندەڵیت ناوێت لە دژی ئەم دەسەڵاتی تۆ ئەوانە ئەو ڕۆژی بایکۆتە دامەنیشە لە ماڵەوە وەرە دەرەوە گروپێک دروست ببێتوانە لە بەردەمی هەر بنکەیەکی دەنگانە سنووقێکی تر دابنێ نایبنێن سنووقی بایکۆت و ئەم لیستار لێستاوە بە ناوی لیستی بایکۆت بێ بە نەزەرم کارێ بکەین و ئەمانە مناسبەی ئەم هەڵبژاردنە نەبێ بە مناسبەیەک بۆ خۆتازەکردنەوەی ئەم دەسەڵاتە بێ بە مناسبەیەک بۆ داماڵینی شەرعیەت لێی و مەشروعیەت لی لە بەرچاوی خۆیان لە بەرچاوی دنیا لە بەرچاوی جەماوەرە ئەمە هەنگاوێکی باشترە بێ هەنگاوێکی لە پێشە بێ بۆ ئاعتراز و ناڕزایەکانی داهاتوو ئەمە تێڕوانی منە بۆ مۆزوع من پێم وایە شەماڵ ئەوە کاتێک دێتە یان دێتە دی لە ڕاستیە کاتێک کە باڵێن پرۆژەیەکی هاوبەشە بێ و ئەم هێزە سیاسیانە بێکەوە ڕوئیەکیان هەبێ بێکەوە کار بکەن ئەمە لە ڕاستیە بە کاری فەردێک و دوو هەڵسوراوی چەپ و دوو ئەکتیڤیستی باڵێن مەدەنی نییە ئەمە هێزی سیاسی و میدیا و ئیشکردنی دەوێت خاڵێکی تر من یەک خاڵ لە ڕاستیە وەکو بە کورتی باسی کەمەوەیە لەم ناوچەیە دیموکراسیەت کورت کراوەتەوە لە میکانزم لە ئالیەت کە مەسەرەی زۆرینە و کەمینە و مەسەرەی هەڵبژاردنە یعنی ئێستا بڕۆ لای هەر خەڵێک تەنانەت تووسەری کۆنفرانس و کۆنگرەی هێزە سیاسیەکانیش بکە یەکسەر باسیەوە دەکا من کۆنگرێ لە وەختی خۆمە دەبەزم و هەڵبژاردن نەکەمە ئەوانە کەچی هەمومان دەزانین لە ڕاستی ئەمە هەندێک حاڵەتی شکلی ئەوەی پێدەوترێ ئیجراعاتی شکلی دیموکراسیەتە ئەم ئیجراعاتە شکلیەش بە ساختەیی ئەنجامەدرێ چ لە ناوە خۆی بەشی زۆری با بڵێن ژیانی حزبی هێزە سیاسیەکان وە لە چ لە ئاستی هەڵبژاردنیشە ئەمە لە ڕاستیە ئەمە ناومێدیی گەورە لە کۆمەلگا دروست دەبێن و کۆمەلگا لە حاڵەتی ڕاوحە ئابێ کە ئەوەی ئێستا دەیبینی ڕاستە ئەوە ئەم پێشنیارە هاتووە من پێم خۆشە پێشانی بم ئەو بینەرە ئازیزاڵێ هەر کەسێکیان ماڵێک ئاڵایەک هەڵ بکەن لەسەر ڕەنگەکەی ڕێک بکەون ڕێکەون کە بایکۆتیان کردووە ینی ڕەمزی بایکۆت ئاڵایەک بێ عەلەمێک بێ هەڵیکەیت بە نەزەرم ئەتوانین لەسەر هەموومانە ڕێکەوین ئەو قسەی تۆ دروستە هیواژان کە ئەم هێزە سیاسیانە بێت لەسەر پلتفۆرمی ڕێکەون پلتفۆرم بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە بۆ گۆڕانکاری ڕیشەیی یاخود لاوەچی یا هەرچێک بێت پلتفۆرمی پێویستەوە کۆمەڵێک هێز دەبێت ڕێکەونیا هێزێک توانای هەبێت تۆ ڕێکخراو دروستکە بەڵام وتنی نابە هەڵبژاردن کافیە کە کۆمەڵێک حیزب کۆ ببنەوە کە لەم هەڵبژاردنە لە دیموکراسیەکەی ناڕازین هەر جۆرێکە هەر شێوازێکە ناڕزایەکەیان و ئەوانە کێشە نییە لە دیموکراسیەتی دیموکراتی بوونی ئەم پرۆسەیە ناڕازین و ئەم پرۆسێ بە دیموکراتی و بە مەشروع نازانن بۆ تازەکردنەوەی دەسەڵات لەسەری ڕێکەون بڵێن ئەمە یەکەم ئەوە ئاڵایەک هەڵەکەین دووەم سنووق دانین لەوێ سێم لەسەر سوۆسیال میدیا ئاواکەین و ئەمانە بکرێ بە بایکۆتێک بکرێ کە هێز نیشان بە نەک بایکۆتێکی پاسیڤ کە بڵێ ئێمە بێدەسەڵاتین هیچمان پێ ناکرێ بۆیە دەنگ ناین بەڵام بایکۆتێک بێ کە دەنگێک پیشان با بڵێ من گەورەترم لە هەمووتان و بژمێرێ ئەها یعنی تانجبڵ بێ لە شوێنێکە بژمێرێ بتوانین
بوترێ با بە ئەوەندە خەڵک وتی ئەمە بەلاوە نە شەرعەتی هەیە نە بە کەڵگیە نە ئیمانم پێێتی نەدەنیشی پێم و ئەمە ببێتە هێز یعنی هێزێکی ئەم خەڵکە کرد ئاوە من دڵنیام خەڵک پشتیوانی لەیەکە باوەڕ کە هاوڕێ هیواتە سەورەکەم چونکە خەڵک خۆی بڕیاری یاوە کە دەنگ نایە زۆر خەڵکێکی زۆر بەڵام ئەگەر شتێکی تر هەبێ بیکا لەوانەیە پشتیوانی بکە بڵێ جا من یا ئەم ئاڵایی وەکو ئەم هاوڕەیە پێشنیاری کرۆم ئاڵایە هەڵەکەم لە ماڵی خۆمەوە یا ئەڕۆم زەربێکە خەمە نێو سندوقی دەنگدانەوە حرەکەیە کە شتێکی تازە بڵێ بە خەڵک بە بڕوای من ئەگەر ئێستا پێشمان بچووک بێ دوایی لەوانەیە هێزێکی زۆر گەورە و فراوان پیشان بات من زۆر پشتیوانی لەواکەم دەستان خۆش بێ من کاتەکەمان کەمی ماوە بۆ کاتی دامان نابوو سەعاتێک قسە بکەینەوەمانە تەنها 9 دقەمان ماوە نازانم لەوانەیە کەمێک زۆرتری بێ ئەم باسی داهاتوومان کەیکەین باسی کێشەی بێ ئاوی و کێشەی کەم ئاوی و بەڕاستی خۆپیشاندانێکە لە هەولێر ڕوویدا کە بەڕاستی دڵی زۆر کەسی خۆش کرد بڵێن بەو گەرمایە ئاوێکی ساردی کرد بە دڵی زۆر بەمانە بۆ یەکەم جا سەرباری هەموو ئەو تاوانکاریە سەرباری هەموو ئەو سەرکوتەی کە هەندێک بەشی دەسەڵات ممارەسەیەکەن وانە بە هەنەڵێن هەمووی هەندێک لایەنی دەسەڵات زۆر بە تونوتیژی ممارەسەی سەرکوتەکەن و ئەوانە بەڵام لە ناو جەرگەی هەولێرە لە ناو جەرگەی پایتەختە کەسانێکی بڵێن دەست بەتاڵ کە هیچیان پێ نییە هیچ بڵین وا دیارن کە هیچ توانایەکیان نییە هیچ قودرەتێکیان نییە بەڵام ئازایانە هاتنە مەیدان و دەنگیان هەڵبڕی و ئازایانە نایەکیان وت بە هەموو ئەم دۆخە بەڕاستی جێگای دڵگەرمی بوو جێگای ئەوە بوو کە یا بڵێن دڵفێنکردەوە بوو لەم دۆخە گەرمایە بەرحاڵ شتێک بوو کە ئەمەی دڵخۆش کرد هەمومان بەڕاستی من پێم وابێ ئەمە لە ناخی ئەو خەڵکە قوڵپەیە لە ناخی ئەو خەڵکە ئەپڵێەوە هەر جێگایەک فرسەتیشی بۆ دەرکەوێ یەتە دەرەوە باشترین دەرس کە ئێمە وەری بگرینەوەیە کە ناڕزایی نەنووسوە لە کوردستانە لەوێ هەیە مەوجودە پێویستی بە ڕێکخراوبوون و پێویستی بە ئاسۆدارکردنە پێویستی بەوەیە کە ئاسوویەکی ڕوون ببینێت تاکو دەرکەوێت و بێتە دەرەوە بە کەڵک نەهات هەر چەندێک ڕۆژنامەوان ئەگری مامۆستا ئەگری لەسەرەوەی ویستیان لە دۆ خۆپیشاندان بکەن لە بادینان بیکەن لە هەولێر بیکەن ئەو سەرکوت و قەمعە بە هیچ جێگایەک نەگەیشتەوە تا خەڵکانێکە نیانزانانی ڕۆژە لە ڕۆژان خۆپیشاندان چییە هاتنە سەر جادوتی بمان کوژن ئەومانەوێ تەواو هیواتە لە هەولێری ئەو تا دازەی کە تۆ بتوانی شتێک ئیزافەکەی بۆ قسانەی من کردم دیارە ئەبێ هەر بە کورتی باسیکەین بەداخەوە شەمەڵ ئەگەر تەوەرەکە بگۆڕی بیرت نەچێ تەوەری بەرنامەکان بەڵێ لەسەر ئەڵبژارنەکانی عێراق ماوە کورتی من لەوەی هەولێر یعنی لەسەر مەسەلەی ئەوەی لە هەولێر ڕوویدا و ناڕزایەتی و ێساش لە ڕاستیە بە شێوازی تر بەردەوامە ئەوەی دوێنێ پێرێ لە تانزەڕۆ لە سلێمانی بە شێوە خۆپیشاندان کرا و وردە ناڕزایەتی و خۆپیشاندانی ترەکرێ بە بەردەوامی کە میدیا فریای ناکەوێ یان هەندێک جار بە شێوازی تر زوو ینی کۆتایی پێدێ من پێم وایە ئەمە ڕێک درێژەی ئەم زنجیرە خۆپیشاندان و ناڕزایەتیە کۆمەڵایەتیە کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەسەڵاتی سیاسی و ئەو شێوازە لە حکومداری دەبێتەوە خۆپیشاندانەکەی هەولێر لە کاتێکا بوو کە لە ڕاستیە یعنی کاتەکە زۆر ئەستیار بوو لە سەروبەندی هەڵبژارنەکان بوو کە جارێکی تر ئەو باڵێن هێزە دەسەڵاتدارەکان دەیانویست باز لەو دەستکەوتانە دەستکەوتە بکەن و لە ڕێگای ئەو میدیا زەوەلاحانی کە بەدەستیانەوەیە باسی بکەن کە چیان بۆ کۆمەلگا بەدەستێناوە ئەمە لە ڕاستی لە کاتێک بوو کە خەڵک بەبێ هیچ ئیشارەکردنێک بەبێ هیچ تعریزکردنێک خەڵک هاتە سەرجادا و ئەوەی ئێمە بینیمان لە بەرچاوی میدیا یعنی بە بەرچاوی میدیا ئەم ڕۆڵەی کە پیاوانی دەسەڵات دەیان بینی ئەم ڕۆڵە یعنی ئێمە جوز ئێکی بچووکمان سوتفە لەم کاتە مایک لێوێ بوو بینیمان کەسێک ناوی مختارە من ئەم جۆرە مختارە ئەم مۆدێلە لە ڕۆڵە زۆرە لە من لە ناو خۆپیشاندانەکان بەردەوام یعنی بینیم لە ڕاستیەوە بە شکلی زۆر خراپتریش بەڵام شانسی ئەم مختارە ئەوە بوو کە میدیا لە ڕاستیە فۆکسی خستە سەر
ئەگەر لە ڕاستی ئەگە قسە ئەوە باس لەوە دەکرێت مختاریان لاداوە ئەگە قسە لەسەر لادان و لێ پێچینەوە بێ ئەم وەزیفێ زۆر لەو مختارە زۆر لەوە زیاتر خەڵکی تر دەیبینێ لەگەڵ ئەوە یەکسەر بینیمان کاردانەوەکان لە ڕاستیە لە ئاستی جۆرە و جۆرە کاردانەوەی لێکەوتەوە و ئەگەر مەخوێنەوە بۆ ناڕزایەتی خەڵکەکە بکەین و پیرێژن و پیرە مێرد و منداڵ و گەنج و هەمی بێکەوە کە ناڕزایەتی لێرەبڕی تی ئەگەی لە ڕاستی هەر هەمووی تەواو بێ ئومێد ببوو ینی ناومێدی خۆی نیشاندا بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە و پێی وابوو کە هەندێک جار جۆرێکیش دەستیشی نەدەبردبەوەی کە ینی تەبەنی مۆدێلیشتر بکە ئاخر تووڕەبوونی لەوە کۆتایی پێدێنا کە ئەم بایکۆتی هەڵبژاردنەکە پرسیارەك ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە لە ڕاستی لە ئێستاە ئەم ئینفعالە کاتیە ئەگەر ناوی لێبێن بەم شێوازەگەنە ناڕزایەتی هەرەیە ئەمە چۆن ینی چۆن مترجمە دەکرێت چۆن ئێمە مۆبیلیزەی بکەین بۆ مەسلەی ینی سەر بچێشێ بۆ ناڕزایەتیی سیاسی بەردەوام وەکۆی لەسەر بارودۆخی عێراق باسمان کرد کە ئەمە لە سەروبەندی هەڵبژاردنەکانە ئێستا لە کاتە یەک کاتە لە هەولێرە و لە سەر تاسەری کوردستانە قەیرانی ئەو هەیە قەیرانی بنزین هەیە ئێمە نرخی سوتەمەنی حرەکەیەکی گەورەی کۆمەڵایەتی هێڵک زەردەکانی لە فەڕەنسا وڵاتانی ئەوروپا دروست کرد کە ئێستاش بەردەوامە من یعنی ئەمڕۆ لتری بنزین بۆ نمونە نۆرمال بە نزیکەی 900 دینار یعنی تەیەکەیت کە خراپترین بنزینیشە لە تەنیشت ئەو کۆمپانیایانەی کە کۆمپانیای کارە جا بۆ خۆشی برادرێ ئەحمەدی مەلا قسێکی جوانی نووسی بوویت کۆمپانیای کار بە بۆری و بە تانکەر نەوت دەبا بە تانکەر ئاو دابەژەکە بەسە خەڵکی کوردستان بە بۆڕی نەوتە باڵاک کۆمپانیای کار هاتووە چی کردووە ئێستا وێحتیکارەی ئێستا بۆ نمە نزیکەی 500 بنزیخانە 500 بنزیخانە ژمارەکە زیاتریشە لە هەولێر هەڕەشەی داخستنی لەسەرا چۆن کۆمپانیای کارەیە کورد نەفت و یەک دوو کۆمپانیای ترەیە ئەمانە هاتوون ئەوەی کە لە کۆمپانیاکەوە دێ تەنیا نەوتەکە بۆ خۆیان دێن لەگەر حکوومەت ڕێککەوتن بە نرخی 600 تا 700 دینار دابەشی یەکەن ئەمڕۆ بتبینیان سرەیەکی زۆری سارا بوو ئەویش بەدەست هەموو کەسێک ناکەوێت دەبی سرەی بۆ بگری بنزیخانەکانی تر ئێستا لە هینن یعنی لە حاڵەتی ئیفلاسکردنان ئەوەی باز لەو ملانی نێوان کۆمپانیا گەورەکان دەکرێت کە سەرمایی بچوو قو دەداتنەوەی ئێستا لە هەولێر ڕوودا ڕاستیە ڕێگە و عملیەیە بنزیخانەکان هەمووی ناڕزایەتی دەرەبڕن ئەگەر قسە باساری ئازاد بێ ئەو بنزینەی کە کورد نەفت و بنزیخانەیەکی ترە کە دەستیەکەوێت بنزیخانەکانی تر دەستیان ناکەوێت ئەبەست نەچیە ئەمە لە سلێمانی ماوەیە کە ئەم حرەکە سیاسیە لەوێ دەستی کرد بە دابشکردن دوایی کۆتایی پێێنە ئەمە لە سلێمانی و لە ناوچەکانی تریش بەردەوامە لە ڕاستی ئەمانە ئیشی چەپن و خەڵی دوم ئەوەیە خەسخەسا ئەوە لەو ماوە بینیمان هەر هەمووی دەستی پێکرا لە کامێرەی چاودێریەوە لە کارەباوە ئەلانکرا کە دەفرۆشرێ و لە ڕاستیە یعنی ئەمە من بە نووسینیش ئەمە باسکە جارێشتر باسەکەم یەکێ لەو حرەکاتانەی کە لە ماوەی ڕابردوو چەپ کردی لەسەر مەسەلەی خانە نشینان و لەسەر مەسەلەی بەکرێدانی بەشێک بوو لە وەزارەتی عەدل نووسەکان بەین تەنیا 100,000 ئیمزا 50,000 ئیمزا کۆ کرایەوە تەسلیمی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کرا دوای ئەوە هاتی لە ماڵەوە پاڵماندایەوە و ئیشی دوام لەسەر وەزارەتی کارابا بوو دیسان نزیکەی 40,000 ئیمزا کۆ کرایەوە تەسلیمی نانە پەیوەندیدارەکان کرا هاتی لە ماڵەوە دانیشتین پرسیارەکە ئەوەی ئایا قەزیەکە تەواو بوو تا تۆ دابنیشی لە ڕاستیە یعنی مەبەستم ئێمە دەبێ یعنی بەرنامە بکەیت لەم ناموبالیە بدەیت کە چەپێتی لە ڕاستی لە کوردستانە ئەم ناموبالیە کە دانیشت و ئەو هەموو کێشە هەیە بەس بۆی من یعنی تەسەور بکەن مجتەمەعی مەدەنیش یعنی سەر شەمار ڕخنەی لە ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی گرت تەسەور بکە مجتەمەعی مەدەنی لە کوردستان باشتر لە چەبیشەکە بۆ معلوماتی شەما مجتەمەعی مەدەنی تەبەنی پرۆژێک بکە بە دواداچوونی بۆ دەکا دێوێ ئاوتپوتی هەبێ متابعەیەکە چۆن جێبەجێکرێ کاکە ئەمە ئیشی یعنی ئێمە ناتوانین ئیشی مجتەمەعی مەدەنیش بکەین لە ڕاستیە چەپ لە ڕاستیە و ئێستا گەسەی بکەن خەڵکێک کە چەپیش نییە دەستی بە هاوارکردن کردووە دەست بە لە دژی خەسخەسا و خۆی خۆپشاندانەکە لە دژی بنزین لە دژی مەسلەی بێئاوی دەست لە ڕاستیە چەپدانیشتووە شەماڵە گەڕێگەم بێ من زۆر پێم خۆشە بە
هەر بۆ پشتیوانی ئەو قسەی هاوڕێهیوە کە لەم ئەخیرا کردی یەکشت بڵێم ئێمە پێشتر بەرنامەیەکمان لەسەر کەمی ئاو کرد پێم وا بێ و کاتە کێشەی سلێمانی بوو یا کێشەی تر بوو لەوێ ئەش ئەو قسەیەم کرد مەسەلەی بێئاوی بێکارەبایی مەسەلەی کێشەی گەورە لە کەرتی تەندروستیە لە کەرتی خوێندنە هەموو ئەمانێ ئەنێ ئەو شتانی کە بەیزیک نیدا پێویستیە سەرەتایی و زۆر زۆر پێویستەکانی ژیانی ڕۆژانەیە بۆ خەڵک و پێویستیەکانی مانەوە ژیانە ڕەهەندێکی چینایەتی هەیە لە کوردستان و ئەم شتە زۆر زۆر ڕۆشنە پێوەی خەڵکی فەقیر و هەژار خەڵکی گەڕەکە هەژار نشینەکان خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێکارەبا و بێ ئاو و بێ بەنزین و بێ خوێندنە لەوێ لە سلێمانی هەروایە لە شارۆچکەکان هەروایە لە لادەیەکان هەروایە ئینسان کاتێ سەردانی هەولێرەکە ئەوەی پێوەی دیار نەبێ بێکارەباییە ئەوەی پێوەی دیار نەبێ بێ ئاویە ئەوەی پێوەی دیار نەبێ نەبوونی تەندروستی باش و ئەوانەیە با بڵێن کە سەیری ئەەکەی لە ڕواڵەتیا بزەبێت بەڵام خەڵکێکە خەڵکێکە لەباری ئابوووریەوە زۆر زۆر بارودۆخی خراپە و کاریشەکە مەحرومە لە هەموو ئەوانە بۆیە من ئەو قسەی هاوڕێهیوا تەیید دەکەم ئەم مەسەلەی چەپە پێش هەموو مەسەلەیەکی تر ئەوەی کە تۆ بڕۆی یعنی لەوانەیە شەڕی چینایەتی لە کوردستان لە کارگەی گەورەوە دەست پێ نەکات چونکە ئەوەندەی لێ نییە بەڵام لەسەر جادە و بۆ ئاو بۆ کارەبا و بۆ ئەمانە دەست پێ بکە لەوانەیە لەوێدا خەڵک بتوانێت ڕێکخراو بێ و بێت لەگەڵ ئەوەی کە بڵێ چارەسەری ژیانی من لەوایەکە پەیوەستە بەم دەسەڵاتەوە جا ڕۆژ بە ڕۆژ فشارم زیادکەم بۆ سەری یعنی تۆڵی ئەو خۆپیشاندانی هەولێر ئاوێکی فێنکی کردەوە بەدڵی هەمومانە بەڕاستی کردی و جورئەت و توانایی و ئازاتیەک مەسەلەن لەو ژنا لەو خەڵکانەی ترابوو کە یەکسەر وتی لەوانەیە ئێمە لە شوێنێکی غەڵەتە خەریکی کاربین ببوورێکەواڵێن بەڵام کە بیری لەیەکەیتەوە بۆ ئاو بۆ کارەبا بۆ تەندروستی خەڵک پێویستی بەوانەیە ئێستا وانیا بە دوای ئەوە دێت کە تۆ پرۆژەت پێی هەبێ چارەسەرت لەگەڵی هەبێ یاخود بتوانی بڕۆی پشتیوانی لێ بکەی هێزی زیاتر بی بە خۆپیشاندانەکەی بەرحاڵا ئەم جارش نەبوو بەستە سەورەکەم کاری ئێمە کاری چەپە و ڕەهەندێکی چینایەتی هەیە زۆر زۆر ڕۆشنە خەڵک ئەی بینێ و جێگەی ئەوەیە بڕۆین تەرویجی لەسەر بکەین قسەی لەسەر بکەین و لەسەر ئەوە بڕۆین وەکو خەڵکی چەپ و کۆمۆنیست و شیوعی و هەموو زۆر باشە من یەک دوو قسە بکەم لە من دقیقاً دیارە ئەو خۆپیشاندانە ئەو جەوهرەی نیشانداین کە بەسەر ئەو ڕواڵەتەیە زاڵە بێکە لەسەر کوردستان هەموو ڕۆژێک بە جۆمان ئادرێتەوە مەسەلەن هەموو ڕۆژێک ئێمە لە سۆشیال میدیاشەوە بێت توانایی و بێ هیچ ناکرێت و ئەم دۆخە ئاوایە و خەڵکی کوردستان ئاوایە ئەوانە بی معلومیش نییە بەڕاستی نازانانی ئەمانە مەگەسی هینن پاراستن و زانیارین مەگەسی ئەلکترۆنی پاراستن و زانیارین ڕژاونەتە ناو سۆشیال میدیا و قسەنە بڵاوەکەنەوە یا خەڵک واقعان لە وەزعەتی خۆی بێزار بووە یەکێکیانە بەرحاڵ ئیمکانی هەیە کە ئەوەش بێ مەجموعی خەڵک خەرە سەر سۆشیال میدیا بە هەرجنەوە بە خەڵکی کوردستان بە ئەوەی کۆیلێ و هەمووی وایە و هەمووی ژێردەستەی و هەمووی ژێرچەپۆکەی و قەت ناڵێ ئای و قەت ناڵێ هاوار ناکات و ناڕزایی دەرنابڕێەوە نیشانیدا کە ئەوە واقعەتی نییە بەڵام ئەزانی چۆنە من بە دیوێکی ترە بەڕاستی کێشەکانی کوردستان لە لەبوونی حرەکەیەکی ناڕزایی یاخود ناڕێکخراوبوونی ئەو حرەکە ناڕزاییە نابینم بەتەنها زانی چۆنە باسی ئاو و باسی کارەبا و باسی هەموو خەدەماتەکانی تری کوردستان پێویستەکە لە ئیتارێکی تریشە این بکرێ من بە کورتی لێرە قسە لەسەر مۆزوعاکەم لە شوێنی ترە ڕەنگە بتوانم بە درێژیش باسی کەمەوانە ئەنی بۆ نمونە من لەو بەرنمەیە کە لەسەر ئاو کراوتم ئەوەی کە تۆ هاوکاری و گیانی بڵین هاوپشتی لەگەڵ یەکتراوە جۆرێک تەعاونی هەرەوەزیکاری لەم بوارەیە بەریتە پێشەوە ئەوانە بەواکرێ بۆ نمونە ئیدە و فکرەی جلشۆرگەی عمومی بێنیتە پێشەوە مەسەلەن لە جێگایەوەی ئەم ئاخر زانین چۆنە سەرنجام ڕاستە بێ ئاوی و بێ خەدەماتی ئەوانە دەسەڵات لی بە پرسیارە وەکو تۆڵی ڕەهەندێکی چیناتی هەیە بەڵام سەرنجام قەیرانی ئەو بە قەیرانێکی عالەمیە قەیرانێکی گشتگیرە لە ئێمە ئەڵێ 600 متر بیر هەڵەکەنن لە سەنعا ناگاتە سەر ئاو یعنی هەموو دەلایلەکان هەموو شتەکانیان ئەوەیە ئێستا نەخشەکانیان ئەوەیە لە چەند ساڵی داهاتووە سەنعا
ئەو شارە ئەو عاصمە گەورەیە کە چەند ملیۆن بەشەری تیاژیەمانە بێت لە شوێنی خۆی لای برن ئەبێ نەگیێمان شەما لەم هەولێرە چەند ساڵ پێش ئێستا لە 100 متر ئاوا هات ئێستا لە 400 متر دەبی لێ بدە اینجا ئەو بێ دەیوایە بمە بەسمەوەی ئەمە هەر زیادەکە سەرنجامە بە 600 متر ئاوەکەش نایە باش ئەمە چۆنەکری آخر خۆ احتیفازکردن بە ئاوەوە پێویستی بە تەنظیمی مجتەمع هەیە ئەم دەسەڵاتە نەک لەوەی کە تەنها شت تایبەتیە کات و ئەمانە ئەزانیشی شتێک کە وێرانی کردووە نەسیجی کۆمەڵایەتی ئێمەیە متمانەکردنی خەڵکە بە یەکتر جابوونی گیانی تەعاونیاتەکە ڕشاردیان تۆ کاکە دراوسێ لە داخی دراوسێ هینەشوە سیاراشوە دراوسێ لە داخی دراوسێ ئەچێت خواردن فڕیا لە سەرجادە دراوسێ لە داخی دراوسێ یعنی جۆرێک منافەسە و ڕۆحی کێبەرشێوەمانە دروست بۆ ئەوانە کە کۆمەڵگەکەی لە ناوەوە داڕزانوە ئێمە پێویستمان بۆیە بەرەنگاری ئەمە بینەوە پێویستمان هەر بەوە نییە برژینە سەرجادە و خۆ پیشاندان و نازانچی کاکە چل شۆرگەی گشتی جاران مەسەلەن حەمامی عمومی هەبوو ئەوانە بەرحاڵ حەمامەکانی عمومی سەر لە نوێ دابمەزرێتەوە یعنی احتیفازکردن بە ئاوە دەستگرتن بە ئاوە مەسلەیەک نییە تۆ گاڵتێک پێ بکەیت یعنی باسەکە لەسەرەوەی کە هەنێک شتە وترێەوەوانە کەم خۆتان پشۆن ئەوە خەڵک گاڵتەی بە و هیناکرد کە لە هەولێر وای بوو بوو چەند ساڵ لە کالیفۆرنیا ئەمە سیاسەتە پەیڕەوەکرێت کالیفۆرنیا ئەمریکا کە خۆتان کەم پشۆن بۆی ئاو کەم سەرف بێ ئەمە مەسلەیەکە کە لە دنیاە کێشەیەکی گەورە لەسەر ئاو هەیە و ئەم کێشەیە هەتا دێ و زۆرترە بێت و زۆرترە بێت پێویستی بەوەی ڕێگە چارەیەکی عملی و دروستی بۆ بدۆزرێتەوە و لەم ڕێگە چارە عملیە خەڵکیش ئەبێ پێشڕەو بێ ئەگەر ئەم دەسەڵاتە کۆمەلگای بەرەڵا کردووە ئەگەر ئەم دەسەڵاتە کۆمەلگای تەنها بۆ قازانجکۆکردنەوە بێ سەرنجام کۆمەلگا بۆ ئێمە بۆ قازانجکۆکردنەوە نیە بۆ ژیانە ئەمە شوێنی ژیانی ئێمە شوێنی قازانجکۆکردنەوە نییە پارتی و یەکێتی و بەرپرسەکانیان پارەکانیان لە سویسرایە باکیان نییە کوردستان ئاوەی بە ئاگری سووتێن هەرچێکی لێ دێوانە پاری خوان لە دەرەوە بەڵام ئێمە خەڵکی زەحمە کێشیە وڵاتە خۆ ناتوانە بژۆزێتەوە خۆ ناتوانە بڕا وڵاتێکی تر و ژینگەیەکی تر پیاکە ئەمە ژینگەکەیەتی پارێزگاری لێ بکە بەرحاڵ زۆرتر ئەکرێت لەسەرم بابەتانە قسە بکەینەوەوانە بەڵام من هەر پێم خۆش بوو ئەو مەبدەئی هەرەوەزیکاری مەبدەئی پێکەوە کارکردن و هاوپشتی لەم بوارەشا دووبارە باز بکرێتەوە دەستان خۆش بێ من پێم وای بێ کاتەکەمان تقریبان 7 دقەشی تێپەڕان و لەو کاتێ بڕیارماندا بوو با لەوە زیاتر بینەرانمان ماندوو نەکەین دەستان خۆش بێ سپاسانەکەم لە لای خۆمەوە ئێوە سپاسی من بکەین بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی عزیز و سپاس بۆ ئێوە هاوڕێ دەست خۆش ڕێگۆنا سلااو لە بینەران تا بەرنامەیەشتر بە هیوای هەموو لایەک سەلامەت بن و کاتێک خۆش بە هەموو لایەک هەر بژ